بوی وان هەڵبژارترانژی خەڵکێکی زێدە ژبلی کو ئەڤێن هەر ناوا پارتی دابووینە ناوا پارتی دا خزمەتکردینە خەڵکێکی دنجی بڕیارداینە دەنگێ پلیستا 109 بتن بۆچی ئەو خەڵکێک و پارتی نینن بێژنە وڵاتیان دەنگی پلیستا 109 بتن و یەک شوان نمونە ئەم دێ گەل باڤین بەڕێز محسن جوامێر نویسکار و شڕۆڤەکاری سیاسیش یوتیوبوری دێ پاکی ڕاستە خود گەلمەدابە بەڕێز محسن زۆر زۆر سپاس کە لەگەڵمان دای بابەتێکی گرنگە بۆ کوردستان ئەگەر ئێوە لە دەرەوەش بن بەڵام لە دوورەوەش هەر چاودێری دەکەن من یەکێک لەو پۆستانەی تو لە فەیسبوک هەرکە یەکسەر کردمەوە بە بەرچاوم کات هەر حەزیشم لێ بەوە دەست پێ بکەم بۆ نمونە لەسەرەوە نووسیتت 109 یەک سانیەش پارتی نەبوومە بەڵام دەڵێم دەنگ بدەم بە لیستی 109 چونکە زامنی داهاتوێکی گەشە بۆ گەلی کوردستان باقیەکەی زۆربەی بازرگانیە جارێ بۆ گەیشتووی بەو ئەم قەناعەتە و بۆ خەڵک دەنگ بە لیستی 90 بدە سپاس سڵاو بۆ هەموو بینەران ئازیزانم هەروە بیسەرانیش من طبعا لە مێژە گوتومە من لە 16 ئۆکتۆبەرەوە گۆڕام بووم بە ئەوەچی تر یعنی بووم بە کوردێکی تر بووم بە ئینسانێکی تر یعنی ژیانی خۆم تەرخان کرد بۆ مەسەلەی کورد پێشترش هەر بۆ مەسەلەی کوردم تەرخان کردو من 10 ساڵ بۆ واری هەڵەبجەم دەرکردووە بەڵام لەو شەوە لە 16 ئۆکتۆبەرەوە ڕێچکەکەم جیایە ڕێزکەی کوردایەتی کوردستان خوازیە ئێمە مەسەلەیەکمان هەیە ئەمڕۆ ڕاز دەکەین خەڵک ڕاز دەکەن دەڵێن موچە دەڵێن بودجە دەڵێن نان دەڵێن پیاز دەڵ هەموو شتێک دەڵێن ئەوە خەڵک مافی خۆیەتی بەڵام هەموو شتێک دەگەڕێتەوە وڵات ناگەڕێتەوە نان دەگەڕێتەوە موچە دەگەڕێتەوە هەموو شتێک دەگەڕێتەوە بەڵام وڵاتت ناگەڕێتەوە فەرموو کەرکووکمان لە دەستدا دژمن داگیری کرد وەرە بزانم بڕۆ گوندێکم بۆ ئەوە بکە دوونێ دوێنێ لە تەپە سەوز ئاعرابەکان چوونە گوندیان داگیر کردووە دەورەیان داوە بە کوردەکان دەڵێن یاڵا ئەتڵعوا بەڕا یاڵە بڕۆنە دەرەوە ئەمن چ لە نان بکەم چ لە بودجە بکەم چ لە موچە بکەم کە ئەوە مافێکە بەڕاستی بەڵام کاکە ئێمە وڵاتێکی دەوڵەمەند سەرما ئاسمانمان خێر و بەرەکەتە عەردمان نەوتە پورە گەشت و گوزار هەموو شتێک ئەوە کێشەیە کە بەغدا دروستی کردووە من لەوەش گەیشتمە ئەو قەناعەتەی ئەو کێشەیەی موچە بەغدا دروستی کردووە هەروە ئەوانەی کە کەرکووچیان فرۆشت ئەوانە سبەینان لەگەڵ ڕێیان کلدانی نان دەخۆن ئێواران لەگەڵ خەزعەلی لە ئەوە نان دەخۆن نازەم لە نەجەف لە کەرۆلا لە شێن دەرێ ئێمە مەسەلەیەکمان هەیە بۆیە من دەڵێم ئێمە هەرکەس ئازادە بەڵام من بۆ خۆم هاودەنجی لیستی 109م لیستی 109 خاوەن کێشەیەکە خاوەن مەسەلەیەکە کاکە خاوەن داهاتووی کوردستانە بەڕاستی مامۆستا محسن یعنی ئەو کێشەیە کە تو باز دەکەی کوردبوون و کوردستانیە پارتی ئەوەی تو تەماشات کردووە چاودێری وەزعەکە بووی لە ناوخۆ و لە دەرەوە زیاتریش پارتی یعنی خۆی کردووە صاحب ئەم کێشەیە بۆ ئەوەی ئەم کێشە چارەسەر بکرێت و ئەمەی ئەم جارش بوو لیستی 109 هەب بەڕاستی پارتی ئیشی لەسەرەوە کردووە ئەم کێشە چارەسەر بکرێت کاکە ینی مەسەلەکە ئەوەیە من با دووبارە بڵێمەوە لە مێژە لەم مەسەلەیە دەکۆڵمەوە من گوتومە پارتی هەڵێ هەیە کەم و کورتی هەیە ئیهمالی هەیە بەڵام لەم مەسەلەیە خیانەتی نییە لە مەسەلەی کوردایەتی لەوەتی هەن لە سەردەمی ڕەحمەتی مەلا مستەفای بارزانی هەتا ئێستا غەڵەتیان هەبووە بەڵام خیانەتیان نەکردووە خەمێکیان هەیە بۆیە من هاو خەمی ئەوانم لەم مەسەلەیە دەنا من وەکو عەرزم کردی بەخوا پێ عیبە درۆ بکە یەک سانیە یەک سەعات من پارتی نەبوومە بەڵام کاکە ئەوە کاک مەسعود لە دنیای دانی پێنراوە حکوومەتمان
حکوومەتێکی جوانمان هەیە کاکە ئێمە دەوڵەتمان هەیە من ناوم لێ ناوە کۆماری کوردستان ئێمە کۆمارمان هەیە چێ پاراستویەتی ئەوەی کە پاراستویەتی بەڕاستی دەبی بڵێم ئەم بنە ماڵش یعنی ئەوەشی ئێستا هاتۆتە سەر چونکە ئەوە واقعەکەیە بە چێ بڵێم ئەگەر ڕوو لەوان نەکەم ڕوو لە چێ بکەم فەرمو ڕوو لە چێ بکەم ئەوە دەبینی ئەو بەرچۆنە بڕوا بکە من یعنی قینم ڕقم لە هیچ لایەنێک نابێتەوە بەڵام کاکە ئەوە بە ئاشکرا دەمان فرۆشن ئەوانە بە ئاشکرا دەمان فرۆشن ملەتەکەشیان لە ئێمە سەند من کوردایەتی لە سلێمانی فێر بووم سلێمانی ئێستاکە هەموو شتێک بکە کوردایەتی ناکە دەڵێ یەک چنکە نانم بۆ بێنە کە برسیش نییە ها هەر بە ڕێکلام و بە پرۆپاگاندە و ئەو شتانە دەڵێ دەوڵەتی چی کوردستانی چی داهاتووی چی ئەو فێڵێکی تریش دەڵێن ڕێفراندەم وای لێ کردیت ئەوە مناقەشە ناکەین بەڵام یەکێک تۆزەکە عەقلیە بێ حاشاک ئەوە دەزانێت کە ئەمە هەموو بیانۆرزی لەمە زیاتر هیچ مامۆستایانێ لە قسەکانی دیارە هەموو مەبەستێت کوردایەتی و کوردستانە وڵاتێکی سربەخووە سەقامگیری و ئارامی ئەم وڵاتەیە کە پارتی ئیشی بۆ کردووە و بەتەمای ئیشی زیاتری بکە ڕەنگە خەڵکان پرسیارە بکە زیاتر ئەوانەی کە حزبینین و باسی لیستی ١٩٠ و پارتی دەکەن و باسی خزمەتەکانی پارتی بۆ کۆمەڵگای کوردی بۆ هەموو ناوچەیەک دەکەن ئەڵێن ئەمانە ئیسیفادەیەکیان مستەفیدن شتێکیان وەرگرتووە لێرە و لەوێ ڕەنگە لە توش ئەو پرسیارە بکرێ مامۆستا موحسین تو مستەفید بوو بۆیە ئەم قسانە سەر بە پارتی دەکەیان بەڕاستی خاوەن قزیەیە و کێشەکان چارەسەر دەکا وەکو تاکە کەس دەڵێم ها وەکو تاکە کەس پەیوەندیم لەگە یەک سەرکردایەتی پارتی نییە فەرمونون ئەوە تا ئەمن ئەو قسەی بەعالەنی دەیکەم فەرمو با یەک ئەندامی پارتی بڵێ موحسین جوامێر ئێمە موحسین جوامێر ئەندامێکی ئێمەیە یا هەوادارێکی ئێمەیە ئەمان برادرم لە هەموو نەوعی هەیە و لە هەموو جۆرێک هەیە من کاکە تەحەدای ئەوە دەکەم من لەخوا زیاتر محتاجی کەس نیمە بەس دەمەوێ ئەم دنیاە کە بەجێ دێڵم کورد سەربەرز بێ زۆرم پێ ناخۆشە من بەیانی لە سویدەوە دەفڕم بۆ هەولێر لە هەولێر لە دەرگا حەشدی شعبی پێشوازیم لێ بکە لەسەر چی لەسەر ئەوەی جەنابی کابرا لەو بەری ئێستا خەریکە پیلانێکی دیشمان بۆ دادنێ بەڵام قەت سەر ناکەوی بڕواتان هەبێ هەتا کاک مەسعودمان هەبێ قەت سەر ناکەوێ کاک مەسعود پارتی نییە کاک مەسعود کوردە بڕوا بکە کوردە هەروە منیش من پارتی نیم بەڵام هاودەنجی ١٩٠ بمانەوێ و نەمانەوێ تەمەنێکی زۆر و نزیکێکی زۆر هەبووە لەگەڵ حزب ئیسلامیەکانی کوردستان قسەت لە بوو لایەنگرانی حزب ئیسلامیەکان چییە بە تایبەت ئەوان کە دەیانەوێ شتێکی تایبەت بوو هەم پێکەوە ژیان هەم ئیسلامیەت بکەن پارتی دەتوانێت ئەمەش بکە یعنی بۆ ئەوانیش بڵێ لیستی 90 هەیە لە زیاتیەوەی ئەوان بەجیا ئیش بکەن دەست لە ناو دەستی پارتی دارێن هەر پرۆژەیەکیان دەوێت بۆ پێکەوە ژیانە بۆ ئیسلام کاکە ئێمە لە کوردستانە 6,000 مزگەوتمان هەیە 6,000 مزگەوت 4,600 مزگەوت خودبە و نوێژی جومعەی تێدا دەکرێت ئەتوو تەماشاکە بڕوا بکە لەو عالەمی ئیسلامیە نییە من هەمیشە دەڵێم لە عالەمی ئیسلامیە وەکو کوردستان ئازادی تەنانەت دین و ئیمانیش نییە یعنی هەتا فکری سیاسی بڕۆ ئەو کتێبانەی لەو کوردستانە چاپ دەکرێت لە میسر دەسووتێنرێ لە شوێنێکی تر دەیان بنە حەبسخانە لە شوێنێکی تر هەزار ئەو بەند و بالەورەیان لە دوو ئەوە دەکات دروست دەکەن کاکە ئێمە مشکلەی دینیمان نییە ئێمە مشکلەی نەتەوایەتیمان هەیە ئێمە مشکلەی قەومیمان هەیە ئەوە ڕۆژێک کەرنەڤالێک هەبوو لە دوهۆک هەروەکو بیسر لە هەولێر کەرنەڤاڵە بوو کاکە ئێمە حەوجە بەوە نینە دینی خۆمان بۆ خۆمان ئێمە هەمومان ئیمانمان بەخوا هەیە تۆ لە عائیلەی بارزانی یەکێکت دیوە ملحید بێ یەکێکت دیوە ئەوە بێ مسلمان نەبێ ئیهانە بکە ڕەنگە بیر و بۆچوونی هەبێ بەڵام
تۆ دی و تشتی ئەوە دین لەکە داروکە نەخێر شتیوان نەبووە هەرگیز. مامۆستا محسین بۆیە ئەو حیزبە ئیسلامیانە با تەواوی کەم، ئەو حیزبە ئیسلامیانە دەبێ کاتێ باسی موسە دەکەن باسی بودجە دەکەن ئەی بڵێن ئێمە شوێنی مووقعی کوردستان لەو ڕووداوانێک لە ئێستا و لە داهاتوودا ڕوودەدا دەبێت چی بێ، ئێمە چی بکەین، وەرە کاکە بابزانین چی بکەین. من گوتومە دەبێ هەموو ئیسلامیەکان نا ئیسلامیەکان هەموو بە دەوری کاک مەسعودا بسۆڕێنەوە. مام کاک مەسعود سینجی بۆ هەمووان کراوەتەوە. بەڕێز مامۆستا محسن جوامێر نویسکار و شۆڕڤەکاری سیاسی ژە یوتیوب بۆ هین گەلمادا بوون گەلک سوپاس بووە مامۆستا.